دۆخی عێراق بە تایبەتیش بەغدا ڕەنگە تا ڕادەیەک وا پیشان بدرێ کە ئارامە، بەڵام ئەو ئارامیە لە ئارامی پێش هەڵکردنی ڕزرگان و ڕەشەبا دەچێت بەڕای چاودێران هەموو شتێک لە ئان و ساددایە. لەولاشەوە چوارچەوەی هەماهەنگی وەکو ئەوەی نەبایان دیبێ و نەباران پێیان وایە کە زۆر بە ئاسانی هەم کۆبوونەوەی پەرلەمان ئەنجام دەدەن هەم حکوومەت پێک دەهێنن. ئێمە لەسەر ئەم بابەتە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر دەکەین و پرسیاری زیاتریش دەکەین بزانین ئەم دۆخی عێراق بەکوێ دەگا. بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر عەدنان سەرراج سەرۆکی پەیمانگەی عێراقی بۆ پەرەپێدانی میدیا و شرۆڤەکاری سیاسی ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵماندایە. کاک دکتۆر عەدنان شەوتان باش، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. چوارچێوەی هەماهەنگی دەڵێن دانیشتنەکانی پەرلەمان دەست پێ دەکەتەوە وا قسە دەکەن کە بە ئاسانی دەتوانن حکوومەت پێک بێنن. بەڕای ئێوە بەبێ بەشداریکردنی تەیاری سەدری و کورد و سوننا هەروە بە ئاسانی پەرلەمان کۆ دەبێتەوە حکوومەت پێک دێت؟ بەڵێ سڵاوتان لێ بێت، زۆر سپاس بۆ میوانداریکردنم و سڵاو بۆ جەنابت و بۆ بینەرانی کوردستان 24. لە ڕاستیدا کۆبوونەوەی پەرلەمانی عێراقی ئێستا بۆتە داواکاریەکی سیاسی لە هەموو ئاستە جیاوازەکان، چه ئەوەی کە لە ئاستی عەرەبی یاخود سنی شیعی یاخود لەسەر ئاستی کوردەکانش داواکاریەک هەیە. بۆیە ئێمە ئەمڕۆ لە بەردەم بارودۆخێکی تازەین کە ئەبێ کۆبوونەوەی پەرلەمان ئەنجام بدرێت لە دەرئەنجامی ئەو گفتوگویانی کەوا هەن و لایەنەکان ڕێککەوتون، چونکە بەتایبەتی پاش چاوەڕوان دەکرێت پاش کۆتایی هاتنی چلە ئەمە دەست پێ بکات، بەتایبەتی سبەی کۆتایی بە چلەکە دێت. کۆمەڵە گفتوگۆی جیاواز هەبوونە. ئەمڕۆ پارتی بە سەرۆکایەتی مەسعود بارزانی ڕۆڵێکی کاریگەر دەژێڕێت لەم نێواندا بۆ کۆکردنەوەی بۆ چوونە جیاوازەکان، بۆ ئەوەی بەتایبەتی لەگەڵ حەلبوسی وەکو بەرپرسی کوتلەی سیادا و هەروەها لایەنەکانی دیکەی شیعە. سەرۆک بارزانی ڕۆڵێکی گەورەی بینیەوە بۆ کۆکردنەوەی بۆ چوونە جیاوازەکان بە شێوازێک بۆ ئەوەی کەوا وەڵامی ئەو داگواکاریە بدرێتەوە کە ئەبێت کۆبوونەوەی پەرلەمان دەست پێ بکاتەوە. واتە ئێمە لە حاڵەتێکداین ئەوەی کەوا ئەگەر بێت و پەرلەمان کۆب بێتەوە دووبارە چالاکیەک لە پرۆسەی سیاسی دەست پێ دەکاتەوە و سەرۆک کۆمار هەڵەبژێرێت و حکوومەت دروست دەکرێت، هەتا و یاساکانش دەردەکرێن و وەلەو میانەشا گفتوگۆکان بەردەوام دەبن و ڕێک دەکەون لەوەی کە بە چ شێوازێک کاندیدەکان کێ بن و کێ حکوومەت پێک بێنن. بۆیە بە بڕای من ئەمە گەلێکی نزیکە. زۆر باشە کاک دکتۆر عەدنان، بۆ خۆت دەزانی دادگای فیدرالی ژمارەی 220 ئەندام پەرلەمانی دیاری کردووە بۆ وەکو سەیەکی پەکخەر ئەگەر ئامادە نەبن ناکرێ هەم سەرکۆمار هەڵبژێردرێ هەم سەرۆکوەزیران. پێت وایە چوارچێوەی هەماهەنگی دەتوانن ئەو 220 ئەندام پەرلەمانە بەبێ سەدرریەکان بەبێ پارتی بەبێ سوننا دروست بکەن لە پەرلەمان؟ بەڵێ بە بڕوای من و ئەو زانیاریانەی کەوا چوارچەوەی هەماهەنگی باسی دەکەن لەوەی کەوا چوارچەوەی هەماهەنگی ژمارێکی زۆر منسکی 180 ئەندام پەرلەمان کۆبوونەتەوە بۆەوەی ئەمزاکراوە بۆی کە پەرلەمان کۆ بێتەوە و 20 تا 40 ئەندام پەرلەمانی سربەخۆشن کە ئەمانە دەنگ دەدەن و دێنە ژوورەوە بەمەش 220 ئەندام کۆ دەبێتەوە بۆ ئەوەی سەرۆک کۆمار هەڵبژێردرێت. بۆیە بە بڕای من ئەمە ئامادە دەبێت، بەڵام واقعەکە ئەوەیە بەبێ بوونی بەشداری بەبێ بەشداری کوردەکان و لە نێوان هەردوو سەرەکی و لایەنەکانی دیکە و سوننەکان ناکرێت و کۆبوونەوەی پەرلەمان ئەنجام نادرێت، ناکرێت پرۆسە سیاسەکە ناچێتە پێشەوە بەم شێوازە. حتا ئەگەر بەبێ کورد و سوننە 220 ئەندام بچنە ژوورەوە پرۆسەی سیاسی ناچێتە پێشەوە. بۆیە بە بڕای من ڕێککەوتنێک هەیە لە نێوان هەر سێ لایەن و هەسێ پێکاتەی سەرەکی بۆ ئەوەی کەوا
کۆبوونەوەکە ئەنجام بدرێ بە تایبەتی حەلبوسی سەردانی بەڕێز سەرۆک بارزانی کرد و بەیاننامەیەکە بوو لەوەی کەەوە ئەوان پابندیان بە ڕێوشێنە دەستوریەکان نیشاندا ئەمەشمانە ئەوەیەکەوە جۆرێک لە ڕێکەوتن هەیە بۆی کە کۆبوونەوەی پەرلەمان ئەنجام بدرێت چوارچەوەی ئەو گفتوگۆ گشتگیرەیەکەوە هەیە و هەروەها پێشوازیەکەش هەبوو لەلایەن چوارچەوەی هەماهەنگیەوە بۆ قسەکانی سەرۆک بارزانی و کۆبوونەوەی دواییان لەگەڵ حەلبوسیدا ئەمەش ئاماژێکی دیکەیە لەوەی کەەوە جوڵەیەکی حەقیقی هەیە بەوەی هەر سێلایەن و پێکاتی سەرەکی کۆبوونەوەی پەرلەمان ئەنجام دەدەن بۆیە ئەگەر کۆبوونەوەکە ئەنجام درا و سەرۆک کۆمار هەڵبژێردرا بەڵام ئەگەر هێزە سیاسیە نیشتیمانەکانی تێدا نەبێت کێشەیەکی گەورە دروستە بێت و پرۆسی حکمڕانی دروست نابێت و پرۆسە سیاسەکە دیسان تووشی کێشێکی دیکە دەبێت بۆیە سەرکەوتنی پرۆسەکە وابەستەیە بە بەشداری هەر سێ پێکاتە سەرێکەکان و کوردەکانش هەردوو حزبە سەرێکەکە زۆر باشە کاک دوتر عدنان چوارچێوەی هەماهەنگی چوار خاڵیان دیاری کردووە بۆ حکوومەتی داهاتووی عێراق نەهێشتنی گەندەڵی بوژانەوەی ئابووری سیاسی دامەزراندن لەسەر ئاستی عێراق بەڵام بە هیچ جۆرێک ئاماژە بە چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا نەکراوە پێ وایە چوارچێوەی هەماهەنگی خۆیان بۆچی ئامادە کردووە هەر ئەوەندە دەستیان لە کورسی حکم گیر ببێ ئەو جا تۆڵەی ئەم هەموو کاتە لە کورد بکەنەوە بەدڵنیایەوە ئەمڕۆ کە هەر حکوومەتێکە دروست دەبێت کە ئەنیشتیمانی بێت دەبێت ڕەچاوی کێشەکان بکات و بەرژەوەندی لانەکان ڕەچاو بکات و بەتایبەتش کێشەی نێوان هەولێر و بەغداد بە شێوەیەکی سەرەکی و دەبێت خزمە گوزارش پێشکات من پێم وایە کەوا ئەو حکوومەتێکە چوارچێوەی هەماهەنگی پێکی دەهێنێت یا دەیخوازن کە پێکی بهێنن کە سوودانیان وەکو کاندیدێک دەستنیشان کردووە حکوومەتێکە بێت کە لە نێوان دوو کەوانەدا حکومەتێکە بێت بۆ خزمەتکردنی هاوڵاتیان بۆیە کەواتە خزمەتی هاوڵاتیان دەکات دەبێت بەبێت جیاوازی خزمەتی هاوڵاتی کورد و عەرەب و نەتەوەکانی دیکەش بکات بۆیە حکوومەتی خزمە گوزاری نیشتیمانی دەبێت لە خزمەتی نیشتیمانە بە شێوەیەکی گشتگیر بەڵام کاتێک ئێمە قسە لەسەر داواکارە گشتەکان دەکەین کە ئەم بابەتانە پێویستە چارەسەر بکرێت بە تایبەتی پرسی هەولێر و بەغداد پێم وایە تێگەیشتنێکش هەیە لە نێوان هەردوو لایەندا بە تایبەتی بە یاسای نەوت و گاز کە خاڵێک یەکجار گرنگە و هەروەها شێوازێکی نوێی هەماهنگ کرد لە نێوان هەولێر و بەغدا و لە شێوازی ناردنی نەوت بە تایبەت و هەروەها بابەتی موچە و دابشکردنی مافی شایستەی دارایی هەرێمی کوردستان بۆیە پێم وایە لێک تێگەیشتنێک هەیە گفتووە کراوە لەسەر ئەم پرسانە لە نێوان چوارچێوەی هەماهەنگی و کوردەکان بەڵام ئەمە دەبێت چارەسەر بکرێت لە پێی دەستور و دەستور چەندێ مافی داوە بارەمی کوردستان دەبێت ئەو مافا بۆ پێی بدرێت و بتوانێت ممارەسەی بکات ئەمە شتێکە دەبێت ڕێکەوتنی لەسەر بکرێت کاتێک حکوومەت پێکرێت زۆر باشە کاک دوتر عدنان کاتم زۆر کەم ماوە دواپرسیار ئەگەر بە کورتیش وەڵام دەیتەوە من زۆر سپاست دەکەم دەمەوێ بگەڕێنەوە سەر کێشەی نێوان شیعە و شیعە بەڕای ئێوە ئەوەی ئێستا لە عێراق دەگوزەرێ شەڕی مەرجعیەت نییە لە نێوان نەجەف و قوم من پێم وانە بەم شێوازە بێت ئەمڕۆ ئێران بە شێوەیەکی گشتی زۆر دەستێوەردان ناکات لە باردۆخی عێراق لەسەر داوای هەندێک سەکردەکانی چوارچەوەی هەماهەنگی کە خۆیان کە ئاماژیان داوە کە پێویستە ئێرانەکان دوور بن لەم پرسا بۆ ئەوەی کەوا ئەم ململانیە تەشەنە نەسەنێت ئەمڕۆ ئێستاکە پرۆسەکە بە شێوازێک دەڕوا لە نێوان شیعەکانی عێراق خۆیان دایە و دەیانێت کێشەکان چارەسەر بکەن بەبێ ئەوەی ئێران دەستێوەردان بکە بۆیە پێم وایە ئەمە سیاسەتێکی باشە هەم بۆ ئێران باشە و هەمش بۆ عێراقیان باشە لەسەر ئەم بنەمایە دەبینین کەوا شیعەکان تاوەکو ئێستاکە ڕێک نەکەوتونە وەکو پێشتر چکە بۆ لەبەر ئەوەی کەوا بە شێوەیەکی ڕاستەوخۆ کەسێکی وەکو سولەیمانی نیە دەستێوەردان بکە لە کێشەکانی عێراق وەکوی لە ڕابردوودا ڕووی دەدا بۆیە ئەمڕۆ کە پێم وایە دەستێوەردانی کەمی ئێران هەیە زیاتر هەیە بۆ لە نزیکردنەوەی نێوان لایەنە جیاوازەکانی شیعە بۆیە بابەتەکە پەیوەنددارە بە بدۆخی سیاسی عێراقەوە ئەمڕۆ کە لە عێراقدا ئێمە دەبینی ململانیەکی تند لە ناو شیعەکانە هەیە لەسەر دەسەڵات
و پرۆژی جیاواز هەیە بۆ چۆنەتی بەڕێوەبردننی دەوڵەتەکە ئەمە واقعەکە لە ناو شیعەکاندا کە زیاتر ڕکابەریانە لەسەر ئەوەی کەوا بگەن بەدەسات یا کەسانی چێکیان بەدەستەیە ئایا بەدەستیانەوە بمێنی یاخودنا لە دەرەوەی سوپا هەرێکێک لەمانە بۆ مەبەستی سیاسی خۆی دەیەوێتی ئەمە بەکاربێنێ بۆ پێم وایە کڕۆکی کێشەکە زیاتر لەوەیە کە ئەم دوولایانە بۆ خۆیان کێشیان هەیە و کوردەکانش بۆ خۆیان ڕۆڵێکی کاریگەر دەگیرن لە ناو هاوکێشەکاندا ئەوانش کێشیان هەیە بەڵام ئەوانش بە هەمان شێوە ڕۆلیان هەیە پێم وایە سەردانێکی هەرێمی کوردستانش دەبێت بۆ سەردانیکردنی سەدر لە نەجەف و بۆ ئەوەی بگەن بەڕێکەوتنێکی تازە تاوەکو ئەو حکوومەتی دروست دەکرێت کە سەقامگیری هەبێت و سەر کۆمار و سەرۆکوەزیرانش هەڵبژێردێن لە ئایندێکی زۆر نزیک. زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر عەدنان سەرڕاج سەرۆکی پەیمانگای عێراقی بۆ پەرەپێدانی میدیا و شرۆڤەکاری سیاسی گەلێک سوپاس کە بەشدار بوون لەگەڵمان ڕاستە خۆ لە شاری بەغدا و سوپاس بۆ ئێوە شەوتان باش.